ترسی کۆماری ئیسلامی لە پەرەسەندنی چالاکی مەدەنی. کۆمەڵگەی ئەمڕۆی ئێران لە بەردەم گۆڕانکاریکی قوڵ، چارەنووسساز و بێگەڕانەوەدا بەسەر دەبات. لەلایەکەوە متتەکەی هەژاری تاقت پڕوکێن و بێکاری لە ڕادەبەدەر، قوڵبوونەوەی بێوێنەی کەلینی چینایەتی و داڕمانی داروپەردووی شەڕ بەسەر جەماوەری خەڵکدا سیمای گشتی کۆمەڵگەی ئێرانی بە تەواوی لێڵ کردووە. لەلایەکی تریشەوە دەسەڵاتی سەرەڕۆ هەوڵ دەدات بە چڕکردنەوەی سەرکوتکاری خوێناوی بێبەزەیانە و سیستماتیک مانەوەی خۆی مسۆگەر بکات. لە نێوان ئەم هەراوهوریا و قەیرانە فرەڕەهەندەدا ڕەوتێک وەک هیمای خۆڕاگری کاری بە کۆمەڵ و ڕێکخراوبوونی بنەڕەتی سەری هەڵداوە کە ئەویش بریتیە لە بزوتنەوەی موعەلمانی ئێران. ئەم بزوتنەوەیە وەک یەکێک لە زیندووترین و ڕێکخراوترین بەشەکانی چینی کرێکار و زەحمەتکێشانی کۆمەڵگا، نەک هەر لە ئاست هەڕەشە ئەمنیەکاندا بە چۆکدا نەهاتووە، بەڵکو بە پشت بەستن بە هوشیاری و چینایەتی و یەکگرتووی جەماوەری ئاڵای ویست و داواکاریەکانی بەرز ڕاگرتووە. ئەوەی بزوتنەوەی موعەلمانی ئێران لە زۆربەی ناڕەزایەتیە پرش و بڵاو و جەماوەریەکان جیا دەکاتەوە بریتیە لە پێکهاتە ڕێکخراو مەدەنی و سەرتاسەریکی. ئەم بزوتنەوەیە توانیویەتی پەیوەندیکی پتە و لە نێوان جەماوەری ملیۆنی موعەلمان و ناوەندە ڕێبەرایەتیکی واتە شۆرای هەماهەنگی ڕێکخراوە پیشەیەکانی فەرهەنگیانی ئێران دروست بکات. هۆکاری سەرەکی ترسی کۆماری ئیسلامی لە موعەلمان لەم پێکهاتەدا خۆی دەبینێتەوە. دەسەڵات کە بەردەوام بە پارچە پارچەکردنی کۆمەڵگە و سەرکوتکردنی ڕێکخراوە مەدەنیە سەربەخۆکان مانەوەی خۆی مسەگەر کردووە. ئێستا لەگەڵ بربەستێکی پتە و لە هاوپشتی پیشەیی بەرەوڕوو بۆتەوە. موعەلمانی ئێران بەو پەڕی هوشیاریەوە فریوی بەڵێنە درێنەکانی گەڵاڵە نیوەچڵەکانی دەوڵەتیان نەخواردووە و نیشانیان داوە کە داواکاریەکانی ئەوان ئەولاترە لە سەدەقە بژیویەکانی حکوومەت. داواکاریە بنەڕەتیەکانی موعەلمان ڕوونن، شەفاف و جێگەی سات و سەودانی. زیادکردنی حەقدەستەکان هاوتەریب لەگەڵ ڕێژەی ڕاستەقینەی هەڵاوسان و هاوسەنگەرکردنی دادپەروەرانەی مافی فەرمانبەران و خانەنشینان. جێبەجێکردنی تەواو و ڕاستەقینەی گەڵاڵەی پلەبەندی موعەلمان بەبێ دەخاڵەتی ئارزومەندانەی ئەمنیەتی. ئازادی بێشەرت و مەرجی سەرجەم موعەلمان و چالاکانی دەستبەسەرکرا و کۆتایی هێنان بە دۆسیەسازیەکان. دەستەبەرکردنی مافی خوێندنی خۆڕایی دادپەروەرانە و سەردەمیانە بۆ تەواوی منداڵان، وەک مافێکی بنەڕەتی و داکۆکیکردن لە سنوورەکانی قوتابخانەی گشتی لە بەرامبەر پۆڵیکردن و ئایدۆلۆژیایکردنی پەروەردە. راپۆرتەکانی ئەم دوایەی ئەنجومەنی هەماهەنگی ڕێکخراوە پیشەیەکانی فەرهەنگیانی ئێران نیشاندەری هێرشی هەمەلایەنە، بەڵام لاوازی دامەزراوەی ئەمنی، دادوەری و کاریگەریەکانە بۆ سەرجەستەی ئەم بزوتنەوەیە. لە ڕاستیدا کۆماری ئیسلامی بە پشتبەستن بە ئامرازگەلێکی وەک دەستبەسەرکردنی بێچارەنووس، ئەشکەنجەی سپی لە ڕێگەی هەڵوەشاندنەوەی مافی دەرمان، دەرکردن و پەروەندەسازی بەردەوام دەیهەوێت تۆڵە لە موعەلمانی ئێران بکاتەوە. محەممەد عەلی زەحمەتکێش، یەکێک لە چالاکوانانی ناسراوی پیشەی لە پارێزگای فارس، لە مانگی خاکەلێوەی ئەمساڵەوە لەژێر بڕیاری دەستبەسەرکردنی کاتیدا و لە دۆخێکی تەواو ناڕەوادا بەسەر دەبات. سیناریۆیەکی دووبارە بە مەبەستی ساردکردنەوەی وردی چالاکوانە. لە خوزستان بڕیاری دەستبەسەرکردنی سیامەک سادقی چهرازی بۆ سێهەمین مانگی بەردەوام درێژکراوەتەوە تا دەسەڵات داماوی خۆی لە ڕوبەڕووبوونەوەی مەدەنی لەگەڵ بەڵکە پیشەیەکاندا ئاشکرا بکات. بێبەشکردن لە دەرمان وەک ئەشکەنجە کارە سادبارترین نمونە بریتیە لە دۆخی عەلی ئەحمەدی، موعەلمی خاننشینکراوی تەمەن 76 ساڵە لە بەندیخانەی عادڵابادی شیراز. ئەم موعەلمە بەتەمەنە سەرەڕای نەخۆشی توندی دڵ و پێویستی بە پەلە بە نەشتەرگەری چاو کە بڕیار بوو 27 جۆزەردان ئەنجام بدرێت لە دەستڕاگەیشتن بە خزمەتگوزاریە پزیشکی پسپۆڕ بێبەش کراوە. کاری کە نمونەیەکی ئاشکرایە لە هەڕەشەی ڕاستەوخۆ بۆ سەرگیانی زیندانیانی عەقیدەتی.
فروغ خوسرەوی معلمی فداکاری قۆناغی سەرەتایی لە قوتابخانەکانی ئاغاجاری خوزستان دوای تێپەڕکردنی ماوەی دەرکرانی کاتی بە پێی حکومێکی ستەمکارانەی هەڵوەشاندنەوەی گرێبەست بە تەواوی لە کارەکەی دەرکراوە تا حکوومەت نیشان بدات بە مەبەستی بە چۆکداهێنانی معلمان نانی سەرسفرەکەیانی دەکاتە ئامانج. مەسعود فەهریختە کە لە خەرمانانی ساڵی 1404ەوە لە حاڵی تێپەڕاندنی سزای نادادپەروەرانەی 3 ساڵ و نیوی خۆیەتی لە بەندیخانەی کەرەج هاوکات لەگەڵ 2 پەروەندە سازی نوێی دادوەری بەرەوڕوو بۆتەوە، ڕێگەیەکی نامرۆڤانە بۆ ڕێگریکردن لە ئازادبوونی چالاکوانان دوای کۆتایی هاتنی ماوەی سزاکەیان. ئەم ئاستە لە گوشارەکان نیشانەی ترسی قۆڵی کۆماری ئیسلامیە لە توانا و پوتاسیلی وشیاری دەرانەی معلمان. ئەو معلمەی کەوانەی هوشیاری دەڵێتەوە گەورەترین هەڕەشەیە بۆ سەرمانەوەی دەسەڵاتی جەهل و خورافات. وەڵامی گونجاو بە سەرکوتی ئاشکرای حکوومەت بریتیە لە بەردەوامیدان و قۆڵکردنەوەی خەبات و ناڕەزایەتیەکان. شۆرای هەماهەنگی ڕێکخراوە پیشەیەکانی فەرهەنگیان بە دروستی جەختی کردووەتەوە کە بە دوواداچوونی داواکاریە بژیویەکان و داکوکیکردن لە پەروەردەی گشتی چالاکیکی تەواو مەدەنی و یاسایی و ڕوبەڕووبوونەوەی ئەمنی لەگەڵیدا مەحکومە. معلمانی ئێران دەبێت بزانن کە خۆڕاگری ئەمڕۆی ئەوان سەنگەری بەرگریە لە داهاتووی تەواوی کۆمەڵگا. هێزی معلمان لە ژمارەی زۆر پرش و بڵاوی لە تەواوی ئێراندا. کارتێکەرێکی و نفوزی کەلامیان لە ناو بنەماڵەکاندا و قوتابیاندا و لە هەمووی گرنگتر مەشروعیەتی ئەخلاقی بێوێنەیان لە کۆمەڵگادایە. ڕژیم ناتوانێت سەدان هەزار معلم لە کار دوور بخاتەوە یان زیندانی بکات. هەرگە هەنگاوێکی کە معلمان لە پێناو هاوکاری زیاتردا هەڵی دەگرن، ئامێری سەرکوتی ڕژیم هەنگاوێک لە داڕمان و لە کارکەوتنی بە تەواوی مانە نزیکتر دەکاتەوە. خاڵی استراتیژی و زۆر گرنگ لە دۆخی ئێستادا بریتیە لە گۆڕانکاریژی پۆلیتیکیە بەردەوامەکان. لەم ڕۆژانەدا زۆرێک لە هەواڵ و نیشانەکان ئاماژە بەوە دەکەن کە ئەگەری واژۆکردنی ڕێکەوتنی ئاشتی نێوان ئێران و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا زۆر نزیکە. ساڵانێکە کۆماری ئیسلامی لە دۆخی شەڕ سزای دەرەکی و پرۆپاگەندەی هەڕەشەی دوژمن وەک ئامرازێک بۆ سەرکوتکردنی ویست و داواکاریە ناوخۆیەکان کەڵک وەردەگرێت. دەسەڵات بەردەوام هەر چەشنە ناڕزایەتیکی بژی و پیشەیی بە ناوی هاوڕێ لەگەڵ دوژمنی دەرەکی لە کاتی شەڕدا سەرکوت کردووە و داواکاریە ڕەواکانی خەڵکی لە ژێر تەپ و تۆز و دووکەڵی بارود خوێن ڕشتن و قەیرانە دەستکردە ناوچەیەکاندا بە خاک سپاردووە. بە ئیمزاکردنی ئەم ڕێکەوتنەی ئاشتیە ئەم بەهانە گەورەیە لە دەستی ڕژیم دەردەچێت. ئیتر نە شەڕێک لە ئارادایە و نە بەهانەیەک بۆ دواخستنی داواکاریە کەڵەکەبووەکانی کۆمەڵگا. ئەم گۆڕانکاریە سیاسیە دەرفەتێکی زێڕین و بێوێنێ دەخاتە بەردەم بزوتنەوەی کۆمەڵایەتیەکان، بە تایبەت بزوتنەوەی سەرتاسەری معلمان، کرێکاران، خانەنشینان و پەرستاران ئێستا دەتوانن بە دەنگێکی بەرزتر و بە پشت بەستن بەنەمانی بەهانە شەڕەنگیزەکانی حکوومەت مافە زەوتکراوەکانی خۆیان داوا بکەن. ئەمڕۆ زیاتر لە هەر کاتێکی تر ڕووناکە دەرچوون بنەبەستی ئێستای کۆمەڵگای ئێران لە ڕێگەی سات و سەودای سیاسی پشتی پەردەیان پرۆژە دیکتەکراوەکان لەلایەن هێزە دەرەکیەکانەوە تێپەڕ نابێت. بزوتنەوەی داواکاری تەوەری بەهێز و ڕێکخراوی ناوخۆی بە ڕێبەرایەتی پێشەنگای وەک معلمانی خەباتکار تەنیا هێزێکە کە دەتوانێت گرێکوێرەی دۆخی دژواری ئێستا بکاتەوە. معلمانی شەریفی ئێران بە سووربوون لەسەر درێژەدان بە خەباتی مەدەنی خۆیان خۆڕاگری لە بەرامبەر پەروەندە سازیەکان و هاوپشتی لەگەڵ بەشەکانی تری چینی کرێکار نیشانی دەدەن کە هیچ ڕێکەوتنێکی نێودەوڵەتی و هیچ ئامرازێکی سەرکوت ناتوانێت مافی ژیان، ئازادی و یەکسانی لەم جەماوەرە زەوت بکات. سبەینێ بۆ ئەم کەسانەیە کە ئەمڕۆ لە تاریکترین شەوەکاندا نەیان هێشتووە چرای ڕووناکی بەخشی هوشیاری و بەرگری خاموش بێت بۆ پێشەوە بەرەو بەدەستهێنانی مافەکان، هاوپشتی ڕێکخراوەیی و ڕزگاربوون لە کۆت و زەنجیری سەرڕۆیی.